خۆی تەماشای ئەوە بکە تۆ هەموو گفتوگویەک لە بینی کورد و کوردایان لە بینی ئەو هێزانەی کە داکۆچی لە پرسی کوردەکەن یا ئەو خەڵکانی داکۆچی لە پرسی کوردەکەن لەگەڵ کووردا بۆچوونی من ئەوە هەنگاوێکی باشە و هەنگاوێکە کە هەنێشتە ڕەوێنێتەوە هەنێشتی تازە شوێنێتە ئاراوانێ سەردانی هەدەپە لەم دۆخەی ئاڵۆزەی کوردستان بە شێوەیەکی گشتی و منتیقەکە من پێم وابێ سەردانیش کە تا ڕادێکی زۆر خاڵی ئیجابی زۆرتیایە لەوانە دوورمەڕۆ ئێمە هەڕەشەمان لەسەر لە باشووری کوردستانە جێشی تووشی ڕۆژ بە ڕۆژ شۆڕترە بێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان و ڕۆژ بە ڕۆژ بردومان و تۆپبارانی زیاترە بێت لەسەر ناوچەکانی هەرێمەوە جگە لەوەی کە زیان بە گەرەلاکانی پەکاگەێنێ هاوکار زیان بە هاوڵاتیانی مەدەنی شەگەێنێ هەروەها هەرچی ڕز و باخ و بێستانی ئەو خەڵکە هەیە و دەستگا خوزمە گوزارەکانی هەیە خەریکە پەچیەکەوێ هەروەها لە ڕۆژئاوا هێرش هەیە لەسەر هەڕەشە هەیە لەسەر ڕۆژ ئاواوە مەترسیەوە هەیە کە تووشە دەستوەردان و دەستێژی بکاتە سەر و منتیقەیە لە باکووریش ئاگامان لێ بە هەزارها خەڵکی هەدەپە و ڕۆژنامەنووس و چالاکوان گیراون لە دۆخێکی وا بە دڵنیاوانێ کورد ئەگەر نزیکیش بێ لە یەکەوەگە تا ڕادێکی یەشی نەگرێ نزیکیش بێ لە یەکەوانێ تێبگا لە تایبەتمەندێتی هەری پارچەیەکی و هاوکار لەسەر شتێکی گشتی کۆبنەوەێ بە بۆچوونی من ئەوە بە قازانجی گەلی کوردە شکێتەوانێ بۆ خۆم قەناعەتم وایە یەکەم ئەم هەنگاوە چونکە چەند جارێک کرد من بیرم دێت کە سەلاحەدین نەمنتاش و شاندی چێتە پە چەند ساڵەمەوە پێشبەرزەجیکردنی سەردانی باشووری کوردستانیان کردو لەگەڵ سەرکرد و کوردەکان کۆبوونەوە هەروەها ناوە وەفدی تر دێت ئەم سەردانانە پێویستی بەوە هەیە بەردەوامی وەرگێت و پێویستی هەیە سیستەماتیک ڕێکخرێ و ئامانجەکەشی ئەوە بێت کە چۆن گوتارێکی کوردستانی هەر چوار پارچەیی بەرهەمەهێنرێت من بۆ خۆم قەناعەتی شوام لە هەیە کە ئەکەپە ئەو هێزە نییە کە بتوانێت پرسی کورد چارەسەرکە و هەر ئەوەشە وای لە هەدەپە کردووە کە بە تەواتی بەرەی ئەو جێبیڵێت و بێتە بیر بکاتوانێت لە بەرەیشی دیموکراسخوازی لە تورکیاوە ئەخیر هەڵبژاردننی پارێزگاکان و شارەوانیەکان دەنگیا بە لە هەنێ شوێن کە شوێنی گەورە بوون و شوێنی یەکلایەکردنەوەی کێشەکان بوو لەگەڵەکەپا دەنگیا بە مڕەشەحینی جەهەپە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە بە تەسەوری من هەدەپە گەیشتەوە قەناعەتەی کە کێشەی کورد پرسی دیموکراسیەت لە تورکیا هەموو پرسە ئاڵۆزانەی ترکە هەن لە تورکیا و ئەو هەموو تەدەخولاتی لە ناوچەکاییکە بە ئەکەپە چاک نابێت پێویستە گۆڕانکاری تیا بکرێت ئەو گۆڕانکارانە شێمەزانی چەند ساڵێکی ماوە بۆ هەڵبژاردن مەگەر هەڵبژاردنی پێشوەخت ساز بکرێت لەبەرەوە ئەم هەنگاوانە بە تەسەوری من ئەبێ سیستەماتیک کرێ ڕێکخرێ و تەنها هەر هێزە کوردەکانیش نەگرێتەوانێت بەڵکو بەرفراوانتر بکرێ هێزە دیموکراسیەکانی ناوچەکە چونکە ئەمڕۆ تورکیا ڕۆژێک پێی لەلای رووسیا ڕۆژێک پێی لەلای ئەمریکا لە دۆخێکی تەندروستی باشی هەرێمایەتی و جیهانیان ناژی بە تایبەتی حیزبیەکەپە لەبەرەوە ئەمەش پێویستی بەوەی هاوپەیمانەتێکی فراوانتر دروستکرێ ئەو هەنگاوێکی باشە بەڵام بێ بەردەوامی وەرگێ و ئەبێ سیستەماتیک کرێ ئامانجەکەشی ئەوەیە کە کورد بێتە خاوەنی گوتارێکی نیشتیمانی و نەتەوەی کوردی پرسی یەکێتی نەتەوەیی کووردە و هاتنی ئەو شاندەش بە سەرۆکایەتی سزای تەمەلی و فەلەک نازۆچە و ئیمامتاشچیلە چەند ئەندام پەرلەمانێکی کە لە شاندەکەی هەدەپە بۆ هاتنی باشووری کوردستان ئەهمیێتێکی یەکجار گەورەیە هەیە کە ئەوان چەندین جارە بوێرانە سەردانی باشووری کوردستان بکەن و بابەتەکەی پرسی یەکێتی نەتەوەیی کوردەوە ئێمە لەگەڵیان لەگەڵ کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەوانی سلێمانی لە شاری جوان کۆبنەوەمان لەگەڵ کردن و دانیشتێکی تێرتە سەرمان لەگەڵ کردن لەسەر هەموو ئەو پرسانەی کە ئێستا لە باکووری کوردستان هەیە کە خۆتان دەزانن ناوچەی ئارام یەکێکە لە هەرە بابەتە گرنگەکانی ئێستا لە باکووری کوردستان و لە خۆر ئاوای کوردستان بابەتی گەرم هەیە و لە باشووریش بە هەمان شێوە ئەم هەمانگی و پەیوەندیەی نێوان پارچەکانی کوردستان بەڕای من ئەمە ئاهمیێتێکی یەکجار گەورەی هەیە بۆ کۆکردنەوەی هەموو کورد بێگومان بارتەخای ئەو هەموو گوشارانەی کە لەسەر قەندیل و ناوچەکانی برادۆست و کورتەک و ناوچەکانی زاخۆ ئامێدی هەیە کە لە ئێستاشدا بە بەردەوامی تۆباران هەیە لە ئێستادا یەک ڕێزی ماڵی کورد لە ئەولەویاتی کارەکانی دەبێ پارتەکانی کوردستان بێت و لە ئێستادا پارتەکانی کوردستان پێویستە کۆبنەوە لەسەر ئەو بابەتە بکەن و ئەو بایەخی یەک ڕیزی و یەکێتی نەتەوەیی زۆر گرنگە هاتنی شاندەکەش بێگومان خۆتان دەزانن یەکەم جار سەردانی پایتەختیان کردەوە بەڕێز سەرۆکی هەرێمیان بینیەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بینەوە بە فەرمی کە داوایان لێ کردوون هەم لە پەرلەمانی کوردستانەوە پشتگیری و هاوسۆزی هەبێت بۆ باکووری کوردستان و بۆ خۆر ئاوای کوردستان و پارچەکانی تری کوردستان تا بە هەمومان بتوانین دەست بخەینە سەر گرفتەکان و لە ئێستادا ئەولەویاتی کارەکانی کورد دەبێ لەسەر ناوچەی ئارام و لەسەر ئەو گرفتانە بێت کە تووشی خۆر ئاوای کوردستان بووە بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتیش بیرمان نەچێت جمهوری ئیسلامیش بە بەردەوامی کۆڵبەرەکان شەهید ئەکا لە پێناوی کە ئەوانە لە پێناوی نان و بوون و ژیان و مانەوەی خۆیانە کۆڵبەری ئەکەن کە ینی پارچە کورد لە قەدەری کورد لە هەر شوێنێک بێت لە هەر پارچێکی کوردستان بێ بەدەست گرفتێکەوە گیرۆدە بووە کە چارەسەری هەموو ئەم گرفتانەش یەک ڕیزی ماڵی کوردە.